مەڵبەندیشی دەست وەکو نەریتێکی ساڵانەی خۆی هەساین بەکردنەوەی پێشانگای ساڵانەمان 29هەمین پێشانگاوانە کە سەرجەم بەشەکان ئەگرێتەوە لە بەشی فەرش لە شێوەکاری لە سیرامیک لە گوڵسازی لە پەیکەرسازی و زۆربەی بەشەکان بەشەندێ بەشی تیشمان هەیە بەڵام بەداخەوە بەهۆی قەیران نەمانتوانی بەژای چکەم باوەی ماوەدەکانی قورسە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ جێگەی بایەخە ئێمە توانیمە زیاتر لە 33 تابلۆی قەبارە جیاواز نمایشکەین زیاتر لە 70 بۆ 80 پارچە سیرامیک و چەندین پارچە فەرش نمایشکەین سەرجەم کۆکردنەوەی کارە بەرهەمەکان لەم پێشانگایەدا ئەوە دەگەێنێکەوە ئەم مەڵبەندی ئیشتا مەڵبەندێکی ئەکتیڤە ئەمانە ئیشکەین ئەمانەی خزمەتکەین بە هونەری کوردی لەم بوارەدا.